چیرۆکی سەرکەوتنی کەسێکمان بۆ بژێڕەوە. زیاتر وا بیرەکەمەوە کە هەمیشە قارەمان هەیە، هەمیشە کەسێک هەیە قارەمانە، بەڵام گرنگەوەی مرۆڤ خۆی بدۆزێتەوە، چیرۆکێک وەخت بۆ خۆی دروستکە، داستانێک دروستکە وەکو سەدان ئەو داستانانی کە دروست بووە. پێم وایە داستانی زۆر لە ناو کووردا هەیە کە زۆر گەورەتر لەو داستانانی کە باز لە هێرەکلێتس و داستانە گەورەکانی جیهانەکە. ئێمە هیچ لەوان کەمتر نین، بەڵام چیرۆکەکان من نامەوێت تەنها یەک چیرۆک یان دوو چیرۆک باسکەم، ڕەنگە مافی چیرۆکانی کە بخۆم، بەڵام هەمیشە سەرسامم بە گەنجی کورد لە کۆنا لە کاتی کە پێوترێ کاتی ئاڵتونی. من معجبم بەو ئەو کابرایە باڵێن فەرهادکەوە بەڕاستی ئینسانێکی سەرڕاست و ئینسانێکی ڕاست و پاک لە ئیشەکانی خۆشیان دایمە سەرکەوتووە لەبەر ئەوەی کە پاک و ڕاستەوە زۆر معجبم بۆیکەوە دڵی کەسێکیش نایەشێنێت. خاوەن شەریکەی دینار عێراقی وڵای زۆر لە مۆزیسیانەکان عنی بۆ نمونە میرزادا یان ئەو مامۆستایی خۆمان کە ئێمە لە پەیمانگا دەرسمان لا خوێنەوە، مامۆستا ئەحمەد جەوادی چوو بۆ تورکیا، دوای لەوێەوە بە هەرزەکاری چوو بۆ میسر، ینی سەرکەوتنێ باشی بەدەستێنا، دوای بووە ئەستێرەیەکی دیار لە ئاسمانی مۆسیقایە. هونەرماند عەبدوڵڵای خەیات کە ناسراوە بە گوڵی بامێ، بزانین چۆن وەڵام دەداتەوە. چیرۆکی باوکم تاقانە بوو، هەر بە تاقانەی خۆی فێری سنعاتی بەرەگدروی بوویەکە بوو لە هەرە سنعاتکارە چاکەکان بەبێ ئەوەی کەسێک دەستی بگرێ. زۆر زیرەک و دانا بوو لە بوارەکەی خۆیان، توانیش خێزان بەکار خێزانیشی گەورەش بەرەم بێنێ کە پێگات بوو لە 7 کوڕ و 3 کچ. توانی ئێمە زۆر بە تربێتێکی جوان، زۆر بە ڕێکوپێکی هەمومان گەورەکە و بەبێ کێشۆ مەشاکیل کە ئاڵێم سەرکەوتنی ئەو چونکە سەرسام بووم پێ یەک بەچی بەوەی کە زۆر تەنیا باڵ بوو، نەمامی هەبوو، نەپوری هەبوو، کەسی نەبوو لە خۆی باوکی زیاتر، داکیژی زۆر زوو کۆچی دوای کرد و باوکیشی بە هەمان شێوە، بەڵام توانی 7 کوڕ و 3 کچ گەورە بکەوە لەگەڵ کۆمەڵی لە خزم و کەسوکارەکانیش کە بتوانی هاوکارێکی زۆر جدیان بکە. بەڕاستی من سەرسام بووی هەموو جارێگەم و ئێسش بە ئێسێ شۆخۆ ئافریکا ئێسەژەڵم خوا فرسەتی باوکمی چۆن یاوە کە توانیوێتی لەو نەهامەتی و لەو جا لە سەردەمی باوکمە نەهامەتی زۆر بەسەر میلەتی کووردا ڕاکردن و دەرەوە و 74 و چیمیا بارانی هەڵەبجە و زۆر نەهامەتی، یعنی چۆن من وا هەسمە کرد کە مریشێک جوجەڵەکانی چۆن خستە ژێر باڵیەوە و پارێزگاری لێکردن لە کۆمەڵێشت، ئاوا باوکم هەمومانی خستە ژێر باڵی خۆیەوە و من هۆی سەرکەوتنەکەی نازانم هی ئەو کەسە، بەڵام لەبەر ئەوەی کە لە بواری هونەرە زیاتر کاری کردووە، تەمان خۆی گۆرانی بێژە هونەرمەند عەدنان کەریم هونەرمەندێکی زۆر سەرکەوتووە، ئەوەش ئەگەڕێنمەوە بۆ خودی خۆی و شخصی خۆی کە نەیهێشتووە بەرهەمەکانی بکەوێت، زۆر سەرکەوتووە و هیوای سەرکەوتوتریشی بۆ خوازم. کاک بەهادین بە چیرۆکی چێ سەرسامی؟ زۆر سەرسامم بە مامۆستای گەورە و خۆشەویستمان مامۆستا ئەحمەد سالار. بەڕاستی مامۆستا ئەحمەد سالار یەکێکە لەو هونەرمەندە گەورانەی کە وەرچەرخانێکی زۆر گەورەی کردووە لە هونەری کوردیا و هەتا ئێستش کە دەستی دیارە و هەل لە مناڵیەوە یعنی هەواداری بووم، حەزم بەکارە هونەریەکانی کردووە، تەمەنای ئەوەم کردووە ڕۆژێ لە ڕۆژان بیبینم، نەک وەکو ئێستا ناڵێم هاوڕێ، وەکو ئێستا مامۆستایەکی گەورەمانە و مامۆستا ئەحمەد سالار لەو هونەرمەندە گەورانەیە کە زۆر ئەدەبێکی تایبەتی تایە، یعنی بەڕاستی کە ئەیبینی هێندە ڕێزت لێ ئەگرێ خۆت تەریقە بیتەوە. لە کۆتا کەسی پرۆگرامی سیکەسدا دەپرسین بزانین چێ لای ئەو سەرکەوتووە.
یعنی ئەو کەسانە چێن ئەم چیرۆکی سەرکەوتنیان بجێڕمەوە ئێمەش تەماشا دەکەین تا وەڵاممان دەدەیتەوە. ئەگەر مەسەلەکە نەتەوەی بی زۆرمان هەیە پیاوی قارەمانمان هەیەکەوە سەرکەوتنی گەورەی بەدەستینایە بەڵام داخی گرانم مێژوو هەمویانی لەبیر کردێ لەبەر هەندێک ناتوانانی ناوی کەس بینی ئەگەر حتا ئەگەر خۆشم بم